ئەو کاتت باش خوێندکاری ژیر بەخێربێی بوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتمە لاپەڕە 41 لاپەڕە 41 باسی ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. پرسیاری ژمارە 1: پاش ئەوەی دڵشاد و شنە بەرامبەر بوون لە یاری شەترەنج، دڵشاد 5 خولی نوێی بردەوە. دەبێت شنە چەند خولی تر بباتەوە بۆ ئەوەی سەر لە نوێ بەرامبەر بێتەوە لەگەڵ دڵشاد، بەرابەر بەواتای وەکو یەک. دڵشاد 5 خولی بردیتەوە، شنەش بێگومان دەبی 5 خولی بباتەوە هەتا وەک دڵشادی لێبێ. نمونەیەک بێنەواتە وێنەیەک، نیگارێک، هێڵکێشیەک بکە. لێرە ئەمن دەبا ئاوها دانێم. دڵشاد 5 خولی بردەوە، ئەو 5 بازنەیە واتە 5 خولی بردەوە. شنە دەبی چەند بباتەوە؟ لێرە هەستم کرد زۆر ئاسانە. شنە دەتوانی یەکەم جار 2 خول بباتەوە، دوایە 3 خول دەبیتە 5، یان یەکەم جار 4 خول بباتەوە، پاشان 1 خول بباتەوە ئەویش دەبیتە 5، واتە شنە دەبی 5 خول بباتەوە وەکو دڵشاد هەتا بەرابەر بن. ئەمە لێرە نووسیتم 2 لەگەڵ 3 هەتا بکاتە 5، 4 لەگەڵ 1 ئەویش دەکاتە 5. یەک لەوانەی دەنووسی خوێندکاری ژیر. ئەو پرسیارە زۆر ئاسانە، بەرامبەر بوون دەبی بێگومان شنە 5 خول بباتەوە سەرجەمەکە 5 بی. پرسیاری ژمارە 2: پرسیاری 2 پرسیارە هۆگر 8 پێنووسی دا بە هێمن. 15 پێنووس لای هۆگر مایەوە. پێنووسەکانی هێمن بوو بە 19 پێنووس. ژمارەی پێنووسەکانی هێمن چەند بوو؟ پێنووسەکانی هێمن بوو بە 19 پێنووس. ئایا ژمارەی پێنووسەکانی هێمن چەند بوو؟ واتە پێش ئەوەی هۆگر پێنووسەکانی خۆی بداتە هێمن ژمارەی پێنووسەکانی چەند بوو؟ ئەگەر لێرە تەمەشاکەین، پاش ئەوەی هۆگر 8 پێنووسی دا بە هێمن بوو بە 15 پێنووس لای هۆگر مایە، پێنووسەکانی هێمن بوو بە 19، واتە هێمن هەندێک پێنووسی هەبوو دەتوانین بنووسین پێنووسی هەبوو، ئاوا نازانین چەندی هەبوو، کە کۆما کردەوە لەگەڵ 8 پێنووسی کە لە لای هۆگر وەریگرت، ئەوجا پێنووسەکانی هێمن بوو بە 19. واتە چ ژمارەیەک لەگەڵ 8 کۆ بکەینەوە یەکسانە بە 19؟ بێگومان ئاسانترین ڕێ ئەوەیە 19 کەم 8. 19 هەشتی لێ بڕوا چەندە؟ دەکاتە 11. واتە هۆگر
11 پێنووسی هەبووە. ئەگەر ئەو ئەی لێرە ڕەشکەینەوە ژمارە 11 دانین، ئەگەر 11 کۆ بکەینەوە لەگەڵ 8 دەکاتە 19، واتە هێمن 11 پێنووسی هەبووە. ئەوە وەڵامی پرسیارەکەی درایەوە. ژمارەی پێنووسەکانی هێمن چەند بوو پێشتر، پێش ئەوەی هۆگر 8 پێنووسی بدا بە هێمن. لێرە خوێندکاری ژیر هەندێک پێدراو هەیە کە هیچ کەڵکیان نەبوو لەو پرسیارەی کە هۆگر 15 پێنووس لای مایەوە هیچ بەکارمان نەهێنا، بە کەلکمان نەهات لێرە، وەکو بڵێ زانیاریەکی زیادە بوو. بەڵام هەبوو. ئەگەر با بچین تەماشاکەین، ئەگەر پرسیارەکە ئاوا بە ئەوە هۆگر ئەوەندە پێنووسەی هەیە، 8 پێنووس دەدا بە هێمن 15 دەمێنێتەوە. ئەگەر پرسیارەکە ئاوا بە هۆگر چەند پێنووسی هەبوو، ئاوا بێگومان دەبا بتگوت بە 23، چونکە 23 کەم 8 15 دەمێنێتەوە. بەڵام پرسیارەکە ئاوا نەبوو، پرسیارەکە ئەوە بوو کە هێمن چەند پێنووسی هەبوو. چینە لای پرسیاری ژمارە 3. پرسیاری 3 هەڵەکە لەکوێدایە؟ لە یاری شەترەنج سالار 8 سەربازی بەدیل گرت. سەردار 3 سەربازی بەدیل گرت، دوایی پاشان 4 سەربازی تریشی بەدیل گرت. سەردار نمونەیەکی دروست کرد، بڕیاریدا کە پێویستی بە بەدیلگرتنی 4 سەربازی تر هەیە بۆ ئەوەی یەکسان بێت لەگەڵ سالار. شرۆڤەی بکە. سەردار لەکوێ هەڵەی کرد؟ وەڵامی ڕاست بنووسە. لێرە سەردار و سالار یاری شەترەنج دەکەن. سالار 8 سەربازی گرت، سەردار یەکەم جار 3 سەربازی بەدیل گرت، ئەوجا پاشان 4 سەرباز. بەڵام کە نمونەیەکی دروست کرد سەردار، وەی زانی کە پێویستی بە 4 سەربازە هەتا یەکسان بی، بەرابەر بی لەگەڵ سالار. بەڵام هەڵەیە پێویستی بە 4 سەرباز نییە. با بچین بزانین کو هەڵەیە. ئەوە سالار 8 سەربازی بەدیلگرتیە، لەو سەربازانە 1 2 3 4 5 6 7 8 هەر بەخۆی 8 سەرباز هەیە. پاشان ئەوە سەربازەکانی سالار کە بەدیلی گرتینە. سەردار چەندی بەدیل گرت؟ یەکەم جار ئەو 3، دوایە 4 دیکەشی بەدیل گرت. بە هەر هەمویان دەکەنە چەند؟ 3 لەگەڵ 4 دەکەنە 7. ئایا چەند سەربازی مایە هەتا وەکو سالار بەرابەر بی؟ لێرە ئەو 8 سەربازەکانی سالار یەکسانە بە 3 کۆ 4 کۆ
نازانین چەندی پێویستە جارێ، بەڵام زۆر ئاسانە بزانین ئەگەر 3 و 4 کۆ بکەینەوە دەبی بە 7، لەو لایەش لە لای دەستی ڕاست 8، 7 هەتا ببی بە 8 کۆی بکەینەوە لەگەڵ چ ژمارەک هەتا ببی بە 8؟ بێگومان ژمارە 1. 3 کۆ 4 کۆ 1 دەکاتە 8. لێرانە نمونەکەی ئاوا دادەنێین لە جیاتی نازانم جارێ یان لە جیاتی هێمای پرسیار سەربازەک دادەنێین یان پیتەک دادەنێین. ئەوجا پاشان دەزانین کە ئەو سەربازە 1 سەربازە پێویستمانە یان 1 ژمارەیە هەتا بکاتە 8. ئەوە ڕاستمان کردەوە. با ئێستا بزانین هەڵەکە لەکوێیە. هەڵەکە خوێندکاری ژیر بە 2-3 جۆر هەڵە دەکرێت. یەکەم جار ڕەنگە سەردار لە کۆکردنەوە ئەو 3ی لەبیر چووبی کۆ بکاتەوە، تەنیا 4ەکەی دیتیە وای زانیە پێویستی بە 4 سەربازە، 4 و 4 بکاتە 8 وەکو سالاری لێبێ. یان هەڵەکە لەوەیە لە کاتی ژماردنی سەربازەکان سەربازی تێکەڵ کردیە لەگەڵ یەک لەو بەردەکانی دی، بەردی شەترەنج، یان یەک لەو هێمایانە یان یەک لەو هەیکەلانە. ڕەنگە سەربازی تێکەڵ کردبی لەگەڵ ئەسپ یان لەگەڵ فیل یان لەگەڵ قەڵا لەگەڵ شتەکی دیکە. لەبەرەوەی بەخۆی سەربازە بەڵام وا هەست دەکا کە چونکە ئەوەی ڕاستی بی تەنیا 6-8 سەرباز هەیە. بەڵام زیاتر ئەوەیە لە کاتی نمونە دروستکردن هەڵەی کردیە. 100% لە شەترەنجەکە هەڵەی نەکردیە. ئەوجا لە کاتی کۆکردنەوە ئەو 3ی کۆ نەکردیتەوە. لەبەر هەندێک من نووسیتم هەڵەکە ئەوەیە کە سەردار ژمارە 3ی کۆ نەکردیتەوە لەگەڵ 4 بۆیە وا دەزانی پێویستی بە 4 سەرباز هەیە بۆ ئەوەی سەربازەکان ببن بە 8 سەرباز. بەڵام بەخۆی تەنیا پێویستی بە 1 سەرباز هەبوو. بگەڕێمە لای پرسیارەکان. ڕاهێنان لەسەر چەند ڕێگایەکی جیاواز. پرسیاری ژمارە 4. هەر یەکە لە ئەو هێمایە یان ئەو شێوەیە، شێوەی 4 گۆشەی سۆر بەرامبەر 4 گۆشەی سەوزە و هەر یەکە لە 4 گۆشەی سەوز بەرامبەر 2 بازنەی پەمەیە یان پەمبەیە. زانا 2 4 گۆشەی سۆری هەیە. دانا 10 پارچەی هەیە لە 4 گۆشەی سەوز و بازنەی پەمبە. بەڵام بەرامبەرە بەوەی زانا هەیەتی. دانا چەندی لە 4 گۆشەی سەوز و چەندی لە بازنەی پەمبە هەیە. دانا 10 پارچەی هەیە، زانا تەنیا 2 پارچەی هەیە. بەڵام لە بەها بەرامبەرن. لەبەر چ؟ چونکە هەر یەک لەو پارچە سۆرانە دەکاتە 4 پارچەی سەوز، هەر یەک لەو پارچە سەوزانە دەکاتە 2 پارچەی پەمبە.
ئێستا بزانین دانا چەند پارچەی هەیە لەو سەوزە، چەندی هەیە لەو پەمبەیە. خوێندکاری ژیر ئەمن لە کاتی دروستکردنی ئەو هێمایانە لە ئینتەرنێت بەدەستم نەکەت لەو جۆرەی بە سەوزی، لەبەر هەندێ بەو ڕەنگەشینەی دروستم کردیە. هیوادارم هەر بتوانین لە پێش چاوی خۆمان وادانین کە ئەوە چارگۆشە سەوزەکەیە. یەک لەو سۆرە ئەوەندەی 4 لەو سەوزەیە، یەک لەو سەوزە ئەوەندەی 2 لەو بازنە پەمبەیەیە، هەرچەندە لێرە سۆرە چونکە نەمتوانی بەدەستی بێنم هەمان ڕەنگ. ئێستا چ دەکەین؟ باشتر وایە هەتا ئاسانکاری بکرێ ژمارە دانین لۆ هێمایەکان. ئەگەر ژمارە 1 بدەمە هێمای بازنە، ئەو هێمایە کە سەوزە 2 ئەوەندەی هێمای یەکەمە، واتە دەکاتە 2. ئەو 4 گۆشە سۆرە 4 بەقەد ئەو سەوزەیە، کەواتە سەوزەکەش بە خۆی 2، کەواتە 4 جاران 2 بەهایەکەی 8. سۆرەکە 8 کەسکەکە 2 پەمبەکە 1. ئێستا زانا 2 لەو سۆرەی هەیە، واتە 2 جاران 8 16. داناش بە هەمووی 10 دانە 10 پارچەی هەیە. بە خەمڵاندن دەتوانین بگەینە ئامانج. ئەمن یەکەم جار 5م دانا لەو سەوزانە، کە 5م دانا 5 جاران 2 بووە 10، کە 4شم دانا لێرە هەرێکە 1 10 و 4 دەکات 10، بەڵام 5 و 4 نابێت، 5 و 4 نابی. لێرانە بووە 10، ئەوە 16 ببورن 6م دانا لەو بازنانە، 4م دانە نا، بەڵام لێرە 5 لێرە 6 نەبوو، دەبووە 11. لەبەر هەندێک گۆڕیم ئەو بازنە ئەو سەوزانە کردە 6، بازنەکانیشم کردە 4، ئەوجا ئێستا 2 جاران 6 دەکاتە 12، کە کۆی دەکەمەوە لەگەڵ 4 دەبیتە 16، کەواتە دانا 6 لە 4 گۆشە سەوزەکەی هەیە، 4یش لە بازنە پەمبەکەی هەیە. ئەوە زۆر ئاسان نەبوو، بەڵام دەتوانی ئاوا گۆڕانکاری بکەی خوێندکاری ژیر لا بە یەکەک بزانی دەکات چەند بینیەوە، زیادکەی کەمکەی بە هەوەسی خۆت، هەتا واتە خەمڵاندن و ساختکردنەوە، خەمڵاندن و ساختکردنەوە. ئێستا پرسیارەکە وەڵام درایەوە، دەڵێ چ؟ دانا 6 پارچە لە سەوزەکەی هەیە، 4 پارچە لە پەمبەکە. چمە لای پرسیارەکانە. پرسیاری ژمارە 5: هۆگر 6 پێنووسی هەیە، هەڤاڵ 4 پێنووسی زیاتری هەیە، جەمیل 13 پێنووسی هەیە، 3 پێنووسی بزر کرد. هۆگر دەبێت چ بکە تاکو پێنووسەکانی ببێتە هەندەی پێنووسەکانی جەمیل؟ ئێستا زانیمان جەمیل 13 پێنووسی هەبوو، بەڵام 3 پێنووسی بزر کرد، چەندی ماوە؟
هۆگریش 6 پێنووسی هەیە. چەند پێنووسی دی هەبی دەبیتە وەکو پێنووسەکانی جەمیل. با بچین بزانین کووە. هۆگر 6 پێنووسی هەیە، هەواڵ 4 پێنووسی زیاترە، واتە هەواڵ 10 پێنووسی هەیە. جەمیل 13 پێنووسی هەبوو بەڵام 3 بزر کرد 10 پێنووسی مایتەوە. ئێستا هۆگر و جەمیل 10 پێنووسی هەیە، هۆگر 6 هەیە، لەگەڵ چەند کۆی بکەینەوە ئەو 6ە دەبیتە 10. بێگومان دەتوانی هێمای پرسیاردانەی خوێندکاری ژیر دەتوانی پیتیش دانەی 6 کۆ ه دەکاتە 10. ئایا ئەو هەئە چەندە کە 6 کۆ دەکرێتەوە لەگەڵ 6 دەبیتە 10؟ بێگومان ئاسانترین ڕێ ئەوەیە ئەو دەیە بینین کەم 6 دەردەچی 4، واتە هۆگر دەبی 4 پێنووس پەیدا بکات، یان بکڕی یان لە هەواڵ وەربگری یان بزانە کوو بە چ ڕێگایەک. بەڵام لێرە خوێندکاری ژیر سەرنج بدە کە هەندێک جار زانیاری هەیە بەڵام بە کەلکمان نایە. لێرە هەواڵ زانیاریەکان لەسەر هەواڵ هیچ بە کەلکمان نهاتن، تەنیا بۆ ئەوە بوو کە تێکەڵ بکەین ئەژمێرکردنەکە، تۆزێک سەرمان لێ بشێوێ، تۆزێک بزانین کام زانیاری بەسوودە بۆ شیکاری پرسیارەکەمان، بۆ ئەو داواکاریەی لێمان داوا کراوە. واتە زانیاریەکان بنووسەوە، پێدراوەکان بنووسەوە، بەڵام مەرج نییە هەموو جارێ بەکاریان بێنین. بێگومان پرسیاری لەو جۆرەی ئەوەندە زۆر پرسیاری باش نییە بۆ خوێندکار، چونکە خوێندکار تۆزێک دەکەویتە هەڵا وا دەزانی هەر پێدراوەک دەبی بەکار بێ، یان جارێکی دیکە پێدراوی هەیە بەکار ناینی وای زانیە پێویستی پێ نییە بەڵام پێدراوەکان گرنگن. لەبەرەوەی بەڕای من شتەکی ئەوەندە زۆر باش نییە زانیاری زیاتر بدەین بە خوێندکار هەموو کاتێک. باشتر وایە ئەو زانیاریانەی لەوێ هەنا هەموویان بەکار بێن. بەڵام لێرە تاقیمان کردەوە کە هەندێک جار زانیاری هەیە هیچ سوودی نییە بۆ داواکاریەکە. ئێستا زانیمان هۆگر پێویستی بە 4 پێنووسە هەتا پێنووسەکانی وەکو پێنووسەکانی جەمیل لێ بێت. خوێندکاری ژیر لێرە دەبی ئەوەش بزانی کە بزرکردن واتە کەمکردن، 13 سێی لێ بڕوە. بچمە لای پرسیارەکان. پرسیاری ژمارە 6 سەکۆی مزگەوتێک نەخشێنرا بوو بە وێنەی مانگ و ئەستێرە. ژمارەی ئەستێرەکان 2 ئەوەندەی ژمارەی مانگەکان بوون. کۆی مانگەکان و ئەستێرەکان 24 بوو. لێرە کۆی واتە سەرجەمی، واتە هەردووچیان مانگ و ئەستێرەکان 24ن. ئایا ژمارەی مانگەکان چەندە و ژمارەی ئەستێرەکان چەندە؟ لێرە زۆر زانیاری هەیە، هەمووشی بە کەڵکە. ژمارەی ئەستێرەکان 2 ئەوەندەی مانگەکان. دەبی بزانین 2 ئەوەندە مانای چییە؟ هەروەها سەرجەمی مانگەکان و ئەستێرەکان 24ە. با بچین بزانین کوو. ئەمن مانگ
پیتی م دادەنێم ئەستێرەش پیتی ئەو جە دەنووسم م کۆ دەکاتە 24 چونکە کۆی مانگ و ئەستێرەکان 24 دانەیە. دوایە دەنووسم 2 جاران مانگ ئەو جا دەکاتە ژمارەی ئەستێرەکان. واتە ئەستێرەکان ئەگەر مانگەکان بینین جارانی 2 بکەین ئەو جا دەکاتە یەکسانە بە ئەستێرەکان. لەبەر هەندێک دەبی بنووسین 2 جاران م. لێرە بێگومان پێویستمان بە پیتی بە هێمای دەتوانین هێمای دروستکەین، هێمای لێکدان، بەڵام پێویستیشمان پێی نییە. دەتوانین هێمای لێکدان دروستکەین ئەگەر بمانەوێت. لێرە دانەی لە مابەینی 2 م بەڵام پێویست نییە. 2 جاران م. 2 جاران مانگ دەکاتە ئەستێرە. ئێستا ئەمن خشتەکەم دروست کرد بۆ ئەوەی خەمڵاندن و ساختکردنەوە. لێرانە سەرجەمەکان دەخەمڵێنم. لەبەرەوەی ژمارەکە 24ە، ژمارەی 2 ئەوەندەش هەیە، ئەمن بە ژمارە 6 و 12 دەستم پێ کرد. بە هەر ژمارەك بی دەست پێ بکە خوێندکاری ژیر، بەڵام دەبی لە 24 کەمتر بی. ئەمن بیرم کردەوە ئەگەر ژمارەی مانگەکان 6 بوون دەبی ئەستێرەکان 12 بن، چونکە 2 ئەوەندەیە. بەڵام کە 12 و 6م کۆ کردەوە سەرجەمەکە بووە 18 هەڵەیە، چونکە سەرجەمەکە 24ە، 18 نییە. ئەستێرەکانم زیاد کرد، کردمە 14، مانگەکانیشم کردە 7، چونکە 14 2 ئەوەندەی 7ە کە کۆم کردەوە 14 و 7 بووە 21، ئەوەش هەڵەیە. ئەو جارێ ئەستێرەکانم زیاد کرد، کردمە 16، مانگەکانیشم کردە 8، 16 2 ئەوەندەی 8ە کە کۆشیان دەکەمەوە دەبنە 24. ساختکردنەوەکەم ڕاستە. کەوابوو لەو مزگەفتەی 8 مانگ هەیە لەگەڵ 16 ئەستێرە. چمەوە لای پرسیارەکان. پرسیاری ژمارە 7. ژمارەی ستوونەکان لە باشووری مۆزەخانەیەک یەکسانە بە ژمارەی لای باکووریەوە. خالید لە لای باشوورەوە 4 ستوون و 3 ستوون و 6 ستوونی ژمارد. 4 و 3 و 6. لە لای باشوور 5 ستوون و 4 ستوونی ژمارد. ئایا ژمارەی ستوونەکان کە لای باکوور ماوەتەوە چەندە؟ با بچین بزانین کو. ئەوە مۆزەخانەیەکە لای باکوور و لای باشووری. لە لای باشوور لێرە لەو خوارەوەی یەکەم جار 4 ستوونی ژمارد، دوایە 3، دوایە 6. لە لای باکوور یەکەم جار 5 ژمارد، دوایە 4 ستوونی ژمارد. ئایا چەند ستوون مایە بژمێری هەتا باکوور و باشوور وەکو یەک لێبێن؟ ئەگەر بژمێرین 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 بە هەمووی 13ە. لێرە 1 2 3 4 5 6 7 8 9 چەند ما ببیتە 13؟ 9 10 11 12 13. ئێستا زانیتان چەند مایە. لای باکوور ژمارەکان کۆ دەکەینەوە، لای باشووریش کۆ دەکەینەوە، یان هێمای پرسیار دادەنێن یان پیتێک دادەنێن. بۆ وێنە پیتی
پیتی ب بۆ باکوور توانین ئەوها پیتی ب دانین لە جیاتی ئەو ژمارەی کە نیمانە هەتا ئیشەکە ئاسان بی ئەوها پیتی ب ئایا پیتی ب چەندە ژماردمان گوتمان پیتی ب یان ئەو ئەستوونانەی ماینە نەژمێردراینە دەبی 4 بن هەتا چونکە لێرە 13 9 لەگەڵ چەند دەکا 13 لەگەڵ 4 کەواتە دەتوانین بڵێن پیتی ب دەبی 4 بی ئەو ئەستوونانەی نەژمێردراینە لە باکوور بێگومان بەخۆی لە باشوور ژماردەبوو دەبا ئەوها بە باشوورەکە ژمێردرا بوو باکوورەکە مابوو بەڵام کێشە نییە ئێستا زانیمان چەند ستون مایە ئەچین بگەڕێینەوە لای پرسیارەکان وابزانم تەواو بووین خوێندکاری ژیر ئەو لاپەڕەیە شیتڵ کرا ئێرانە زۆر گرنگە بخوێنینەوە بەڵام ئەوە دەهێڵمەوە بۆ خوێندکاری ژیر بخوێنیتەوە و سوودی لێ وەربگری لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەی داهاتوو هەر بژی